سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی روماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. ئاشکرایە بەهۆی گۆڕانی کەشوهەوا وەروها نەبارینی ڕێژەی بارانی پێویست لەم ساڵدا دەبین ئاستی ئاوی بەنداوەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. بەپێی بە دواداچوونەکان ئاستی یەکێک لە ئاوی بەنداوی دوکان دەربەنیخانە وەها سەدی دهۆک بە شێوەیەکی زیاد لە حەد دابەزیوە. بەڕای شارەزایان ئەروەها ئەوانەی کە خەبیرین لە بواری جیۆلۆجی ئاماژە بۆ دەکەن کە ئەو دۆخێک کە ئێستا بەهۆی وشکە ساڵی و نەبارینی باران ڕوبەڕووی ژینگەی ئێمە بۆتەوە ئەگەر بە پلانێکی زانستی تۆکما ڕێگەی لێ نەگیرێت دوور نییە کە ئاسایشی ئاو وەک داهاتێکی نیشتمانی گرنگ لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی ببێتەوە. تا ئێستا بۆچی لە نەپەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی کشتوکاڵ حکوومەت پەرلەمان ئەوروەها ڕێگەچارەیەکی دروستیان نەبووە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاو. دەبینین بابەتی ئەو هەمیشە بابەتێک بووە بەدەر لە بابەتەکانی دیکە لە پاراوێزدا مامەڵەی لەگەڵدا کراوە. لە کاتێکدا بەپێی ئەو بەداداچوونانی کە من تا ئێستا کردومە هیچ یاسایەک نییە بۆ ڕێخستنی ئاو وەتەنانەت ئەوانشی کە سەرپێچی دەکەن یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەو بەفیڕۆ دەدەن. لە کاتێکدا بەپێی ئەو بەرنامە و ستانداردە ژیانی کە لە جیهاندا هەیە یاسای تایبەت بە ئەوانەی کە ئەو بەفیڕۆ دەدەن دانراوە. ئەمە بەدەر لەوەی کە ئێمە هەر دەتوانین ئەو سەرچاوانی کە لە هەرێمی کوردستان هەمانە دەتوانین بکەین بە ناوەندێکی گەورەی بەرهەمهێنانی بواری ئابووری بە تایبەتی بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبا وەروها فرۆشتنی بە کۆمپانیا تایبەتەکان کە ئەمەش دووبارە دەتوانین وەک سەرچاوێکی دیکەی داهاتی حکومەت لە پاڵ داهاتەکانی دیکە سوودی لێوە بگیرێت. من هەموومان دەکەمەتەوەرێک و من لە وەڵام دا میوانەکەم بەڕێز کاک سەلام لە جم رپرسی بەشی هایدرۆلۆجی بنداوی دوکان وەردەگرم. کاک سەلام سواز بۆ ئەم دەرفەتە. ئەگەر لە ڕوازانستێکەوە پێم بڵێیت وەکو یەکێک دیوانەی تەبعەن کە ئاوی پێدەپێودێت ئاستی بەنداوی ئاوی دوکان لە ئێستادا بەراورد بەم ساڵ یعنی بەم کاتە چندێک دابەزیوە؟ خۆی ئەگەر ئێستا ئێمە ئەم ساڵ بەپێی ئەوەی کە کەمێتێکی زۆر کەم بارانباریوە بەراورد بە ساڵی پار بۆ نمونە ئەم ساڵەکە هەمووی تا ئێستا 279 میلیمەتر باران بەرەوە لە کاتێکدا پار ئەم کاتە زیاتر لە 513 میلیمەتر بارانباریوە. ئەمە یەک. دووەم ئاستی ئاوی پار لەم کاتەدا 5 مەتر و 20 سانتیم لەسەر و ئەم ئاستەی ئێستا بووە. ئەویش دوو هۆکار هەیە. یەکێک لەوانە کەمی بارانبارین کە لەم ساڵدا زۆر کەمباریوە. کاریگەری دووەمیش ئەوەیە کە لەبەر ئەوەی کە لە ئێمە سەرچاوەی بەنداوی ئاوی بەنداوی دوکان لە ناو ئێراندایە سەرچاوە ڕێچکەی زەی بچووکە کە سەرچاوەی ئەویش لە ئێرانەوە دیە. لە ناو ئێرانە چەند بربەسێکی تیا دروست کراوە کە ئەمانەش هۆکارێکن بۆ ئەوەی کە ئەو کەمیت ئاوی کە دێتە ناو دەریاچەکە کەمکالم کاتەیە. باشە دابەزینی ئەم ڕێژە تاکوێ ئاساییە بۆ نمونە ئەو 5 مەترێک کە بەراورد بە ساڵی ڕابردووی ئێستا ینی ئاماژەی پێ دەکەیت ئەمە ئاساییە. ئەگەر ئەم ڕێژە لەمە زیاتر ببێت دەتوانین بڵێن داهاتووی ئاو وەک سامانێکی گرنگی نیشتمانی لە وڵاتە ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە. خۆی عادەتەن تۆ بەس ئێمە وەکو بڵین کەمێتی ئاو ئەگەر ئەوە بەردەوام بێ لەبەر ئەوەی بەڕاستی ئەوە پلانی پێشوەختەی دەوێت. ئێمە هەموو کاتێک من وابدەم لە کاتی دروستبوونی کێشەکان بیر لەو مەسایلانە دەکەینەوە بەڕاستی. خۆی ئەگەر ڕاست دەوێت تۆ ئەبێ هەموو ساڵێک حسابی ئەوە بکەیت کە کەمێتی ئەو ئاوەی کە بۆت دێ بەپێی ئەو ئاوەی کە بۆت دێ تۆ دەتوانی تەسەڕوف بکەیت بەو ئاوەی کە لە بەنداوەکەدا هەیە بتوانی کە بەکاری بێنی هەم بۆ کارەبا هەم بۆ ئاودێری. ئەگەر ورتر قسە لەسەر بابەتەکە بکەین ئێستا ئەگەر بۆ نمونە دەریاچەی دوکان کە لە پشتمانەوە دیارە وەکو بە نمونە وەربگرین بەراورد بە ساڵی ڕابردوو ڕۆژانە چەند مەتر یعنی کەمی کردو ئەوەی کە دێتە ناو دەریاچەکەەوە. خۆی ئەگەر هەر بۆ بەراورد بۆ نمونە بۆ ئەم مانگە حساب بکەم ئاتەن لە مانجی پار ئەم کاتە بڵین لەم کاتەدا نزیکەی 400 مەترە مکعب لە چرکەیەکە ئاو ئاهاتە ناو دەریاچەکە. بەڵام لە ئێستادا 50 بۆ 60 مەتر مکعب ئاو دێتە ناو دەریاچەکە واتە نزیکەی زیاتر لە 300 مەتر مکعب لەم کاتەدا کەمی کردەوە لە چاو پارەکە. باشە کەواتە بە هەموو ئاماژۆ پێدراوەکان ئەوەی کە ئێستا ڕوودەدات یعنی بۆچوونی جیاوازەیە دەربارەی وشکە ساڵی دەتوانین بڵین وشکە ساڵی فعلی لە هەرێمی کوردستان ئاماژەکانی دەستی پێ کردووە ینی پیۆرە زانستێکە چی ئەمە دیاری دەکات؟ بەڵێ خۆی وشکە ساڵی ئەگەر بەپی ئەو سێ جۆر وشکە ساڵیمانەیە وشکە ساڵی میترۆلۆجی و وشکە ساڵی هایدرۆلۆجی هەروان وشکە ساڵی کشتوکاڵیشمانەیە. بەنسبەت میترۆلۆجی پەیوەندی بە ئەو کەمێتە بارانەوەی کە دەبارێت ئەویش تەبعەن بەپێی ئەو
وینەی دەبێت لە 125 معدلی ساڵانە کە ئێمە معدلی ساڵانە لێرە ئەبێ 720 میلیمتر باران بارێ واتە بەنسبەت دوکانەوە بازەکەم واتە لە سەر و 500ەوە ئەنج ئەتوانی بڵێ وشکە ساڵی نییە ئەگەر باران لە سەر و 500ەوە ببارێ دەتوانی بڵێ ئەو ساڵە وشکە ساڵی نییە ئەگەر لە خوار 500ەوە ببارێ مانای وایە ئەو ساڵە وشکە ساڵیە بەنسبەت ناوچەی دوکانەوە تەوان وشکە ساڵیش بە عام حساب دەکرێت بە معدلی هەموو کوردستان ئەمە بەنسبەت میترۆلۆجیەوە بڕی باران بارینەوە بەڵام بەنسبەت هایدرۆلۆجیەوە تەبعەن تۆ کە باران کەم بوو هەم ئاستی ئاوی ڕووبارەکان دادەبەزێ ینی کەمێتی ئاوی ڕووبارەکان کەم دەکا ئەمەش وەک پێ دەوترێ وشکە ساڵی هایدرۆلۆجی بەنسبەت کشتتوکاڵیشەوە وشکە ساڵی کشتتوکاڵی تەبعەن پەیوەندی بە شێی خاکەوەیە ئەگەر باران وشت بێت تەبعەن خاکیش ئەو بڕەشەیە کە لە خاکە کەمەکات ینی گەشەی ڕووەکەکان دەبێتەوە ڕوونکردنەوەی بەڕێزی بێ ئەو شە ساڵی کە ئێستا هەیە لە هەر سێ جۆرەکەی هەمانە ئێمە بەتاکیت ینی وردە یەکەم سەردە کێشێ بۆ دووەمیش بۆ سێهام باشە ڕوویا و تێڕوانینی حکومت لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی سەرچاوەکانی ئاو چی بۆ ئیدارەدانی ئاو لەم وڵاتە بۆ نمونە ئەوەی کە تا ئێستا کراوە ئێوە وەکو خۆتان لێ ڕازین دەبوو بۆ نمونە چی بکرا بۆ بەندا و سەرچاوەکانی ئێمە بۆ ئەوی کە نەگەین مەم ڕۆژە و ڕۆژی خراپتریش بەنسبەت حکومەتەوە تا ڕادەیە کەوری داوە هەندێ بەندا و دروست بکات پێنە بەڵام بۆی ئەو قەیرانەدارایانەی کە ڕووی لە ناوچەکە کرد ناوچەکەمان کرد هەندێک لەو پرۆژانە وەستان بەڵام هەر وەکو پێویست نەبوو بڵین بۆ نمونە ئێمە لەسەر زێی گەورە هیچ بەنداوێکمان نییە خۆی مەفروزە لەسەر زێی گەورە ئێمە نزیکەی خۆ دەزانی ساڵانە زیاتر لە 14 ملیار مەتر مکعب بەد زێی بچووک زێی گەورە واریداتیەیە ئەو ئاوە ئەڕوا بەبێ ئەوە ئێمە بتوانین کۆی بکەینەوە ئەوەی قانونی نێودەوڵەتی ڕێگەمان ڕێگە بەوە دەدات ئێمە بتوانین بەند و سەد لەو ناوچەیە دروستکەین بەتاکید چونکە هەر خۆشی بەنداوێک ئەگەر بزانی بەنداوی بەخمە موقعەکەشی دیاری کراوە وەختی خۆشی لە 120 کارەکانیشی تەواو بوو بەڵام ئێمە نەماتوانی ئەو بەنداو بکەین کە سەرچاوەیەشی سەرێکی بەڕاستی بژانەوەی ئاوی کوردستانە چکە ئێمە وەکو کەمیەتی ئاوی کوردستان بۆ ئاوی شیرینیش لە هیچ وڵاتێکە ئەم ئاوە شیرنە بەو جۆرە نیە وڵا هەرەوە پرسیارە کاک سەلام بۆ نمونە ئێمە ینی کێشەی کەمی ئەومانەیە یاخود خراپی ئیدارەدانی ئەومانەیە کامیانە وەلای خراپی ئیدارەدانی ئەومانێت چکە من پێ دەڵم ئەو کەمێتە ئاوەی کە لە کوردستانەیە ینی بەشی پێویستی هەموو کوردستان زیاتریشە باشە هیچ پرۆژە ڕوئیەکەیە لەلایەن بەڕێوەری بەنداوەکان شارەزانی بواری ئاو بۆ ئەوەی کە ئاستی ئاو لەمەی کە هەیە زیاتر دانە بەزەیە خود بوونە پرۆژەیەکە بێ بۆ ڕێخستنەوە و چۆنەڵی تەسبێکردنی ئاو بۆ ئەوەی کە بتوانین سوود و ئاوانە وەربگرین کە وەکو سەرچاوە دێتە نێو دەریاچە ڕووبارەکانی ئێمەوە بەڵێ یەکێک لە یەکەم ئەوەیە کە تۆ سەرچاوە ئاویەکانت بەڕاستی پارێزی چکە ئێمە وەکو وتم لە کەمێت و ئاوەکە هیچ مشکلەیەکمان نییە بەڵام دووەم شتیش ئەبێ سەرچاوە ئاوەکان پارێزین هەم لە پیس بوون خۆ دەزانی ئەمانە سەرچاوە ئاوەکانیان ئەوەی ئەو ناوچانی کە کەوتووەتە پشتی دەریاچەکە زۆربەی ئاوەڕوە و پاشەڕۆی ئەو شوێنانە ئەگەر دەریاچەی دوکان بە نمونە وەربگرین دۆخی پیسبوونەکەی چۆنە ینی باس لەوە دەکرێت کە چەند مادەیەکی قورسی ینی تێکەڵ بە ئاوەکە بوو ئەمە زەرر بۆ دانیشتوان دروست ناکە بۆ ئاوی خواردنەوە بەتاکید چکە من پێ وەکوتم پاشە ڕۆی ئەو ناوچانە مباشر دێتە ناو دەریاچەکەەوە هەر ساڵێکیش کە کەمێتی ئاچکە کەمێتی ئاوکە کەم بوو بڕی ئەو مادانی کە دێنە ناو دەریاچەکەەوە تەمان زیاد دەکا پیسبوونەکە زیاترە بەڵام ئەگەر ساڵێک ئاوەکە زۆر بچکە خۆتان زان دەریاچەی دوکان نزیکەی 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت ئەو کەمێتێکی زۆرە ئەگەر ساڵانە بارانێکی باش ببارە نیسبەی ئەو پیسبوونە کەم دەبێتەوە بە پێی بڕی ئاوەکە بەڵام ئێستا حتا پاشەڕۆکانی کە ئێمە دەبێت باشتر نەبوو بۆ نمونە ینی پرۆژەیەکی وا هەبووە کە ڕێگریەوە پرێکان پاشەڕۆنە بە هیچ شێوەیەک لە هیچ ڕێگە و جێگەیەکەوە ینی داخڵی ئەم سەرچاوانە نەبێت بەتاکید چکە پێ دەڵم ئەو پاشەڕوانەی ماڵانیش کە فرێ ئەدرێ لە ڕێگەی باران و ئەو مەواد و زۆربەی مەوادی کارەبای پیل و جۆرەکانی ئەمانە هەمووی مەوادی سەقیلەی تێدا ئەوانە هەمووی هۆکارن بۆ دوژبوونی هەندێک نەخۆشی کوشتندەوەکو سەرەتان و نەخۆشی ڕێگە زانستێکە لە وڵاتانی ئەوروپا و وڵاتانی پێشکەوتوو چییە بۆ پیسنەبوونی سەرچاوە ئاویەکان بۆ نمونە ئێوە بۆچی هەوڵتان ناوە کە سوود و ئەزمموی وڵاتان لەم بوارەدا بوەزنەوە بۆ ئەوەی کە سوودی لێوەربگرن کە ئاوەکانی ئەمە گەر پیسیش ببێ دواتر هەم دووبارە بتوانین ڕیسایکلینی بکەین و
بەکاری بێنینەوە. بەتاکید تۆ ئەگەر بێت و ریسایکلینت هەبێ بۆ نسبەت ئەو ماواد و پاشڕۆیانەی کە فرێ دەدرێت لەو شوێنانە ئەو کاتە ئەو پیسی و ماوادانە ناچنە ناو دەریاچەکە ئەوە کارێکە بۆ ئەوەی کە تۆ لە پیسبوون بیپارێزی واروەها ئاوەڕۆی ماڵەکان دیسانەوە کە دێت ناو دەریاچەکە ئەوە ریسایکلن بێ بۆی بەکاربێنە بۆ کشت و کاڵ و ئەوانە دەتوانی ئەگەر بۆ خواردنەوەش بەکارنێ بۆ دەتوانێت بۆ کشت و کاڵ بەکاربێنە سوودی لێوەربری هەم بۆ باکردنەوەی دەریاچەکەش لە هەموو ئەو ماوادانی کە دێنە ناو دەریاچەکەەوە بە ئێستادا هیچ پرۆژەیەکەیە یعنی پرۆژەی جێبەجەکراو لەسەر ئاوەکە تا ڕادێک ئەگەر پیسی بوو بێت ینی مەترسی پیسبوونەکە کەم کرێتەوە خۆی بەنسبەت تا ئێستا بەنسبەت بەنداوی دوکان تا ڕادەیەک لە پیسبوونەکەی پاکە ینی تا ڕادێک کەمە بەڵام ئەگەر وا بڕاتەبان بۆ مستەقبل بەڕاستی زۆر مەترسیدارە چکە یەکەم لە ڕووی دانیشتوانەوە دانیشتوان زیاد دەکا مەوادی زیاتر ئەو کاتە ئاوەڕۆ هەم زیاد دەکەم پاشەڕۆی کە فرێ دەدرام زیاد دەکا ئەگەر حسابێک بۆ پاشەڕۆ ماوادانە نەکرێت کە لە دێنە ناو دەریاچەکە بە تاکید بۆ داهاتوو کێشەیەکی گەورەیە بۆ پیسبوونی دەریاچە ئاستی پاکی ئاوی ئەم دەریاچەیە بە ئەندازەیەکە کە بۆ نمونە ئێستا ئێمە دەزانین دەریاچەکە سەرچاوی سەرەکی ئاوی خواردنەوەی بۆ زۆربەی دانیشتوانی سلێمانی و هەروەها چەمچەماڵ و سنوورەکە بەعام ینی گرفتی نییە ینی لە ڕووی ئاوی خواردنەوە تا ئێستا باشە چکە ئێمە ئەم ئاوە کە دەڕات تەبعەن تەسفیە دەکرێت بەڵێ تەسفیە دەکرێت و بۆ ئەوەی کە لەو مەوادە زیان بەخشانە بە تایبەتی هەندێ بەکتریا ئەوانە کە تووشی هەندێ نەخۆشی وەکو کولێرە ئەمانە دەتوانێت پارێزێت بەڵام هەندێ مەوادی سەقیلە هەیە ئەوە تۆزە زەحمەتە ئەگەر زیادکە لە دەریاچەکە مشکلەیەک بۆ کوالیتی ئاوەکە دروست دەکات باشە بۆ ئەوەی ئاو وەک تا هاتێکی گرنگی نیشتمانی لە وڵاتاوەکو خۆی بمێنێتەوە و تووشی وشکە ساڵی کەمی ئاو نەبین ئەوە شارێکە لای تاکی کوردی هەیە بۆ بەکارێنانی ئاو ئێوە لێ ڕاستین یاخود ئەم هۆشیارە لە بەراورد بە وڵاتانی پێشکەوتو چی جیاوازێکی هەیە نەخێر بە تاکید ئەو وشیارێکی ئێستا لە لای تاچ هاوڵاتیدا هەیە بەو دەرەجەیە نێ چکە خۆتان نەزانن بە هیچ شێوەیەک ئێمە ئاگەسەی بکەیت کاتی سەیرانوشتی و ئاگەسەی کرد هەموو ئەو پاشورانەی کە خۆی دێنێ لەگەڵ خۆی هەتا بتڵی ئاوەکە کە ئەوە زیانێکی زۆر بە کوالیتی ئاوەکە دەگەن فرێدەنە ناو ئاوەکەیان لە قەرق ئاوەکە فرێدەن دوای دێتە ناو دەریاچێکە ئەوە کارێکی گرنگە بڵێ هۆشیاری تاک نەگەیشتەوە ئاستەی کە هەست بکە بەڕاستی هەتا لە بەکارهێنانی ئاو لە ماڵاندا بۆ نمونە تەنجی سەربان تەوافەی نییە هەمووی دەڕات بە فیڕوە هەتا تۆ نەکەر ئاوی سەرزەوی ئێمە ئاوی ژێر زەویشمانەیە چکە تۆ ئێستا ئاوی ژێرزەوی هیچ سانسۆرێکی لەسەر نییە بۆ نمونە هیچ ئەگەر پێوەەر بۆ ماڵان دانراوە بۆ ئاوی ژێرزەوی نیە چکە خۆی ئەگەر بیتە سەر واقع ئەبێ چکە ئەو ئاوەی ژێرزەوی شار مڵکی عامە مڵکی گشتیە پێویستە پێوەەر بۆ ئاوی ژێرزەویش دامرێت کە هەر کەسێک کە بیر لێدا پێویستە پێوەری ئاوی هەبێ بە پێوە بەکاری بێنێت چکە ئەو ئاوەش هیچ فەرقێکی نییە لەو ئاوەی باسی پێوەرەوە پێوەری کە بۆ ماڵان دانراوە ینی ئێوە بۆ خۆتان بۆ کوڕێگەی زانستی سەیری دەکەن کە بە فێڕدانی ئەو کەم کاتەوە چون گلەکان کەم نەبوون بۆی کە پێوەرەکان لە ڕووی پاڵێتی ئەوەندە خراپە تەنانەت هەبوو لە ماڵاندا هەوای خوێندێتەوە وڵای ئەوە دەکەوێتە سەر ئەوەی کە دەبێت ئەو مەوادانەی کە دێن بەکاری دێن پێشتر تەجروبەی بکرێت ئیجادا بکرێت چکە من پێ دەڵێم لەوانەیە خاوڵاتیش گلەیی هەبێ لەسەر جۆری پێوەرەکان هەم لە ڕووی خوێندنەوەی چکە هەندێ نازان وەکو بازەکەن هەندێ ماڵ ئەوانەی کە بە پێی پێوەرەکە بۆیان هاتوێتەوە پارێکی زۆر زیاد لە حەد بۆیان هاتوێتەوە کەمانای وایە ئەم پێوەرە وەکو پێویست کاری نەکردووە ئەگینا وەکو ئەگەر شتێکی دروست بێ و چاک بێ من پێم وایە شتێکی چاکە هەموو هاوڵاتێک ئەو کاتە دەتوانێت بە پێی پێوەرەکە ئاو بەکاربێنی و ئاوی زیادە بە فیڕۆ نەدا ئەو کاتە ناتوانێت ئەو ئاوە زیادەی کە هەیە بە فیڕۆی بدات بەو زۆرە بەدەر لەو پێوەرە عنی ڕێگەزانستێکە چیە بۆ ئەوەی کە ئێمە دەست بە ئاوە بگرینیا خود ئاو بە پێویستی بەکار بهێنێت ئەمە پێویستی بەەوە نیە بە پێی یاسا ئەمە ڕێک بخرێت یەکەم شت بتەمان دەبێت بە پێی یاسا ئاوڕێ بکرێت وەکو وتم ینی بۆ هەموو نەک بۆ ئاوی سەرزەوی بۆ ئاوی ژێر زەویش ئەبێ یاسا هەبێ بۆ بەکارهێنانی هەم بۆ کشت و کاڵیش ئەبێ ئێمە ئەو ئاوە بە شێوەیەک بەکاربێنین بەپێ ئەو زانستە پێشکەوتوانە بۆ ئاودانی ئاو ئەبێ ڕێگەی وا بەکاربێنین کە بۆ ئەوەی ئەو ئاوە بە فێڕۆ نەچێت بە تەنقیت و ئەمانە بەکاربێنین بۆ ئەوەی کە ئەو ئاوەی کە هەیە
وەکو پێویست بەکاربێنێت بۆ ئینەکات و ئاوی زیادە سەرف نەکرێ حتا لە کشت و کاڵامە هۆیەکە هۆکاری تریش دەبێت دووەم شت هۆشیاری تا بگاتە ئەو جۆرەی ینی ئەبێ دەستگا ڕاگەندەکان و ینی ڕۆڵیان هەبێت لە وشیارکردنەوەی خەڵک بۆ بەکارهێنانی ئاو چکە من پێ دەڵێم ئاو بەدیلی نییە ینی یەکێک لەسەر چاوە سروشتیەکانی کە بەدیلی نییە ئاوە لەبەرەوە تۆ ئەبێ وەکو چۆن ینی تۆ بە پێ هەوا ناژی بە پێ ئاویش کەواتە ئەگەر بەم مەسار و ئاراستەوە و بەم خەمساردیە مامەڵە لەگەڵ داهاتی گرنگی وکو ئاو بکەین دەتوانین بڵین دوور نییە شەڕی داوتمان شەڕی ئاو دەبێت بەتاکید شەڕی ئاو دەستی پێکردۆ من پێ دەڵێم ئێستا خۆ تورکیا وەکو پێویست نەوتی نییە بەڵام بەهۆی ئەو کەمێتە ئاوەی هەیە بەپێ ئەو گام کە توانێتی چەندین ملیار سێجا ئاو گەل بداتەوە و ئەوەش وەکو فشارێک بەکاری دێنن لەسەر عێراق بە مقابلی تەبعەن نەوت و پێداویستی تر ئێمە هەرێمی کوردستان لەکوێ ئەم شەڕەداین توانیمان شەڕێکی باشکەین نەماتوانێت چکە بۆن پێ دەڵم یەکێک لە ئەوەی کە ئێمە بتوانین سەرچاوە ئاوەکانمان کۆ بکەینەوە ئەوەی کە هەیە ئەبێ زۆر زوو هەوڵ بدەین بۆ دروستکردنی بەنداوی گەورە مامناوەند چکە ئێمە ئەوەی کە دروست کراوە هەمووی بەنداوی بچووک و پۆندن ینی ئێمە پێڵێن پۆند ینی لە بەنداو بچووکترن ئەمانە خراب نین وەکو بڵێ ئەتوانی کەمێتێکی ئاو کۆکەینەوە بەڵام وەکو پێویست نەماتوانیوە من پێ دەڵێم ئەگەر تقریبا ئێمە لە زیاتر لە 160 ئەو ئاوەی کە هەمانن لە کوردستان بە فیڕۆ دەچێت لەبەرەوەی نەماتوانیوە بەنداوی پێویست دروستکەین بۆ گلدانەوەی ئەو ئاوانە ئێستا حکوومەت تێرم پێوان بێ لەم کابینێدا هەژدە بەنداوی قسەدوباری جێبەجێکردنەوە کە بەشێکیانی ساڵانی ڕابردووە ئەگەرم هەژدە بەنداوە لە کاتی خۆیان جێبەجێ بکرێت تەواو بکرێت ڕۆڵی چی دەبێت بۆ ئەوەی کە سامانی ئاوی ئێمە پارێزراو بێت یعنی دەکات ئەوەی کە ئاگەبارانیش نەبارێ ئێمە بەم بڕ ئەوەی کە هەمانە لە دەریاچە ڕووبارەکان لە هەرێمی کوردستان بتوانین کێشەی کەمی ئەومان نەبێت لە داهاتوودا ئەبێ هەوڵی بۆ بدەین چکە من پێ دەڵم ئێستا ئێران و تورکیا وەکو پێویست ئاوی ڕووبارەکان ئەگرنەوە بە پێ ئەو بەنداوانەی کە کردوانە و ئێمەش دەبێت پلانمانەوێت بەڕاستی دەبێت حکوومەتی هەرێم ئەگەر ئەو بەنداوانەی کە پێشتر هەوڵی بۆ دروستکردنیان داوە یا خودەوانەی کە لە ژێر دروستکردندان هەوڵ بردرێت تەواو بکرێن بۆ نمونە ئێمە لەسەر زێ بچووک دوو بەنداوی مامناوەندمان یەکێک لەوانە بەنداوی دەڵگەیە و هەروە بەنداوی تەقتەق ئەم دوو بەنداوە بۆ نمونە بەنداوی تەقتەق ئەگەر بەپێی تەسمیمی کە بۆی دانراوە دروست بکرێت نزیکەی 2 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت کە ئەمەش یاریدەرێکی باشە هەم بۆ بەنداوی دوکان هەم بۆ ناوچەکانی خوارخۆشی باشە قانونی هەرێمایەتی و نێودەوڵەتی ینی بۆ دروستکردنی بەنداو بۆ هەرێمێکی ئێمە چی دەڵێت ئێمە دەتوانین بمانەوە لە هەرگوێکە ئەو ئەوانەی کە لە سنووری باشووری کوردستاندایە بەنداو دروستکەین بەڵێ ئێمە وەک من شارەزایمەیە ئەتوانین لە سنووری ئەوانەی کە هەیە بەنداو دروستکەین بە تەنسیقیش هەم دەتوانین لەگەڵ حکوومەتی عراقی هەندێ بەنداو بە مشتەرەکی دروستکەین چکە من پێ دەڵم ئاوی ئەو بەنداوە زیاتر بۆ ناوچەکانی وەسەط و خواروی عێراق ئیسیفادەی لێ دەکەن وابزانام لەو ڕوەشەوە حکوومەتی عراقی ڕێگر نابێ ئەگەر پلان هەبێ و دەست بە جێبەجێکردن بەڕای من لەسەر زێی گەورە چکە هیچ بەنداویش لەسەر نییە ئەبێ بەنداوێش کرد دروست کرێ دەتوانین بە پێچوانەوە ڕێگربین لە دروستکردنی ئەو بەندا و سەدانەی کە لە دەرەوەی سنوورەکانی ئەمە بە تایبەتی لە دیوی ڕووباری سیوان دیوی ئێران یعنی دروست دەکرێت خۆی لە قانونی دەوڵەتیە ئەبێت هەر وڵاتێکی جیران چکە ئەمە بابەتێکی هاوبەشە هەم بابەتی چابژە چکە من پێ دەڵم ڕووبارەکان سنووریان نییە بۆی هەیە چەند وڵاتێک ببڕێت لەبەر ئەوە دەبێت بە تەنسیق بێ حتا ئەگەر ئێران سەر دروستکە ئەبێ حکوومەتی عێراقی ئاگادار بێت لە دروستی ئەو بەنداوە بەڵام بەداخەوە حکوومەتی تورکیاش و حکوومەتی ئێرانیش هیچ گرنجیان بەو بابەتە نەداوە و جۆشیان پێ نەداوە خۆیان بەنداو دروست دەکەن خۆی لە ڕاستیدا بەپێی قانونی نێودەوڵەتی ئەبێ هەردوو دەوڵەت مشتەرەک بن حتا ئەگەر سەد لە ناو ئێرانە دروستکرێ ئەبێ بە مشتەرەکی لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی ئێران دروستکرێ هەم بە هەماشیەوە لەگەڵ حکوومەتی تورکیا ئەو سەرچاوانەی کە دێن مشتەرەکن لە بینی وڵاتەکان ئەبێ بە یاسا ڕێک بقرێ ئەمە وەکو ڕێخستن و چۆنەڵی تەنزیمکردنی سەرچاوە ئاویەکان بابەتێکی دیکە کە ئەو حتممە ڕاندێکی دیکە ئابووریشی لە هەموو دنیا وایە بابەتی ئەو هەمیشە بابەتێک بووە ئەگەر بەقەت کەرتی نەوت گرنگ نەبوو بێ
ڕەنگە کەمتر نەبوو گرنگیەکەی پرسیارەکە ئەوەیە بۆچی تا ئێستا نەماتوانی ئەم سەرچاوە ئاویانەی کە وەکو کانزایەکی بەنرخ لە هەرێمی کوردستاندا هەیە نەماتوانیەوە بەرهێنانی ئابووری تێدا بکەین بۆەوەی کە بتوانین وزەی جۆراوجۆری لێبەر هەم بێنین و بیفرۆشین بە کۆمپانیەکان دواتر ئەمە دەبێتە داهاتێکی گرنگ بۆ حکوومەت بۆ ئەمە نەکراوە تا ئێستا من ئەمە بۆ خەمساردی حکوومەت دەجێڕمەوە چکە بەڕاستی ئاو من پێ دەڵم بە تاکید لە نەوت گرنگترە وەکو وتم ینی ئاو بەدیلی نییە ینی وزەیەک بەڵام دەتوانی وزەی نەوت بە وزەیەکی تر بگۆڕیتەوە ینی دەتوانی لە جیاتی نەوت وزەیەکی تر بەکاربێنی هەم بۆ بەرهەمێنانی دەتوانی کارەبا وزەی تر بەکاربێنی بەڵام ئاو بەدیلی نییە ینی تۆ ناتوانانی بەدیلی ئاو بێنی لە شتێککە لەبەر ئەوە باشتر وایە ئەگەر دا ئێستاش حکوومەت ئەو گرنجەی نەدابێ ئاو لەمە دووە ئەو گرنجەدان بۆ ئەوەی کە بتوانین ئێمەش ئەم سامانە کە بەڕاستی ئاوی شیرن لە کوردستان وێنەی نییە لە هیچ وڵاتێکی تر بۆ ڕێژە ئاوەی کە هەیە لە کوردستان کە زیاتر ینی پێداویستی دانیشتوانی زیاتر پڕ دەکات و ئەگەر بێت وەکو پێویست گرنگی پێ بدرێت ئەمە تەمان پرسیارێکی دەکەن بەڵام شێوەیەکی گشتی دەتوانین وەڵام بێتەوە ئەو ڕێژە ئەوەی کە لە دەریاچەکانی ئێمەدا هەیە دەتوانین چەند سەرچاوی بەرهێنانی ژمارە ینی دەتوانین تا چەندێک ئەم سەرچاوەیە بەکار بە تاکید تۆی من پێ دەڵێم ئێستا ئێمە دەتوانین بۆ نمونە ئەو سەرچاوانی هەمانە هەم بۆ کارەبا بەکاری بێنین هەم بۆ کشتتوکاڵ بۆ ئاوێنی بەکاری بێنین و هەم بۆ سەرچاوەیەکی بڵێ گەشت و گوزار تۆ دەتوانانی ئەگەر تۆ بەنداوت هەبێ دەتوانانی ئەو ناوچەیەکی گەشت و گوزار و هەم لە ڕووی گەشت و گوزار بەرهەمی ینی تێدا بەدەست بێن ینی بەڕاستی سەرچاوەیەکی باسە بۆ ئابووری کوردستان چونکە من پێ دەڵێم هەم وەکو سەرچاوەیەکی سامانی ماسی دەتوانی بەتاکی سامانێکی ماسی بەکاری بێنی هەم هۆکارێکیە بۆ بژانەوەی ئاوی ژێر زەویش بەڕاست باش ئێوە بۆ خۆتان وەکو بەنداوی دوکان هیچ پرۆژێکی لەم شێوەتان هەیە بۆ ئەوەی کە تەنها بابەتی ئەو بۆ خواردنەوەی عنی نەبێت بۆ شتی کەش بەتایبەتی بکرێت بە بابەتی وەبەرهێنان پرۆژێکی لەم شێوەیە هەیە ئامادەیە ینی قسەی لەبارەوە کراوە بەڵێ پرۆژێکی گەورە لێرە هەیە لە دەریاچەکە وەکو ناوچەیەکی گەشت و گوزار بەکاردێنێ پرۆژێکی گەورەیە بە تەمان لە مانجی 5 دەست بە کار بکرێت کە ئەمە پرۆژێکی گەورەیە لەوانەیە 15 ساڵ بخانێ ئەگەر بە کاملی دروست بکرێ بە تاکید ئەوە پرۆژێکی گەورەیە و هەم سەرچاوەیەکی باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو ئەو بەداوانەی کە لە داشتوشدا دروست دەکرێت دەتوانێت پرۆژەی گەورەتر و هەم وەک سەرچاوەیەکی بۆ ئاودێری هەم بۆ سیاحەت ینی بۆ گەشت و گوزار و هەم بۆ سامانی ماسی بەکاریبێن هەروەکو پێشتی ژامەژەم پێدا و هەم دروستبوونی ئەوها دەرەچەیە بۆ کارێکە بۆ بژانەوەی ئاوی ژێر زەویش چکە ئاوی ژێر زەویت بەڕاستی کەمتر نێ لەو ئاوەی کە لەسەر زەوی هەیە دەتوانی لە داهاتۆ بەکاری بێنی تا ئەم دەقیم و تۆ گفتوگۆ دەکەین ینی توانراوە 100% سود لەم سەرچاوە ئاوێ وەکو خۆی وەربگیرێت نەکرێت چکە من پێ دەڵێم ئێستا سەری ئەگەر دوکان بکەین لەم دەریاچە هیچ پرۆژەیەکی گەورە نابینین کە دروست کراوێت لەسەر بەرداوەکە ئەوەی کە هەیە تەنیا بۆ وەکو سامانێکی ماسی ئەوش بە عشوایی بەبێ ئەوەی هیچ فەرمانگەیەک هەبێ ئەو سەرچاوە ماسیە بەکاربێن ئەم دۆخەی کە بەهۆی کەمی بارانەوە دروست بووە یعنی کردوێتی ئەوەی کە بۆ منە بەردانەوەی ئاوی بەنداوەکە لە جاران کەمتر بکەنەوە بۆ هەندێک ناوچە بە تاکید ئەم ساڵ بۆ هاوین تەبان تاسیرێکی گەورەی دەبێت ئەم لەسەر ناوچەکانی ناوەڕاست و خواروی عراقیش چکە ئێمە وەکو وتم ینی کەمێتیی زۆر کەمان هەیە دەتوانین بەکاری بینی ئەمساڵ لەبەرەوەی زۆر ئاوێکی زۆر کەمان بووات و ئەمساڵ ئەتوانین بەپێی ئەو کەمێتی بۆمان هاتووە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عراقیش سوود لەم ئاور بەڵام بە ڕێژەیەکی کەم بە نیوەی ئەوەی کە پار هەبووە باشە من لە کۆتای بەرنامەکان نزیک دەمەوە دەمەوێت دوا سەرنج دوا پەیام شتێکە بتێ بڵیت من دواسەرنجم ئەوەیە کە بەڕاستی ئەبێ حکوومەتی هەرێم بەڕاستی گرنگیەکی زۆر بدا بە سەرچاوە ئاویەکان و هەم بۆ دروستکردنی ئەو بەنداوانەی کە پێشنیار کراون یاخود وەستاون لە کارکردن هەوڵ بدرێ بەگەڕ بخرێنەوە
بۆ ئەوە هەروەها لەسەر زێی گەورەش کە هیچ بەنداویشی لەسەر نییە هەوڵ بدرێ ئەگەر بەنداوی بەخمەش نەبێ هەر بەنداویش تریش بێ لەسەر زێی گەورە دروستکرێ بۆ ئەوی کە من وتم سەرچاوی زێی گەورە نزیکەی 7 ملیار بە 14 بۆ 7 ملیار مەترسێجا ئاوە کە بە دەریاچەی دووکان و دەربەندی خان بە هەردووچیان نزیکەی 10 ملیار مەترسێجایە. زۆر سپاس بۆ سەلامەجم بەرپرسی بەشی هایدرۆلۆجی بەنداوی دووکان سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر. سپاس بۆ ئێوەش بەخێر بن. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەری دیکە و بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.